ئێمە وەک خەڵکی دەڤری ڕاپەڕینی دانی هێرشەکانی تورکیا دەکەین بۆ سەر ڕۆژئاوای کوردستان چکە بەڕاستی پێمان وایە ئەو هێرشانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان لە بەرچاوی کۆمەلگای نێودەوڵەتی تەعەدایەکە بۆ سەر گەلی کورد لەم ناوچەیە لەو پارچە بچکۆلانەی کوردستان و ڕووی داواکاریشان لە کۆمەلگای نێودەوڵەتی و ئەمریکا وڵاتە زلیزەکان بێت کە بەڕاستی بێهەڵوێز بوون لە بەرامبەر گەلی کووردا لە کاتێکدا کە کورد لە ڕۆژئاوای کوردستان چەندی شەهیدیاندا لە شەڕی دژی داعش و شەڕی دژی تیرۆریستان و قوربانیاندا لە جیاتی ئەوەی کە پاداش بکردن بەڵام پشتیان تێکردن. ئێستا ئێمە لێرەوە داوای لە هەموو کۆمەلگای نێودەوڵەتی و وڵاتە زلیزەکان دەکەین بە پشتیوانی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستانەوە بچن. ئەو هەڕەشانەی دەوڵەتی تورکیا یەکەم جار نییە سەر دەستکەوتەکانی گەلی کورد هەم لە مێژوودا هەم لە ڕابردووی نزیکدا بۆ سەر باشووری کوردستانیش و هەروەها بۆ سەر ئەو بەشەی کوردستان ئامانجیانەوەیە کە ئەو دەستکەوتەی گەلی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان لە ناوبەرن و پێگەی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لاواز بکەن چونکە ئێستا چارەسەریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هێوربوونەوەی ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو هێوربوونەوە دەچێت لەبەرەوە دەوڵەتی تورکیا دەیەوێت گەلی کورد کەمترین دەستکەوتی دوای ئەوە بەدەستبێنێ و باشوورێکی کوردستان و پێگەیەکی دیکەی بەهێزی کورد لە ڕۆژئاوای کوردستان دروست نەبێ یان لانی کەم لە داهاتووی سووریا بە لاوازی کورد بچێتە ناو ئەو پرۆسە سیاسیی کە ئێستا بەڕێوەیە.